ڕاگەیاندنەکان زۆر جار پەیامەکە بە شێوەیەک بڵاو دەکەنەوە کەوا هاندانە لە بۆ بڵاوکردنەوەی یاخود دووباربوونەوەی تاوانەکە. لە بۆ نمونە زۆر جار تۆمەتبارەکە وەکو با بڵێن پاڵەوانێک نیشان دەدرێتن، کەسێک توانی ئەوەندە کەسە بکوژێ یعنی و توانی یعنی ئیشێکی باشی کردێ. لە بۆ نمونە ڕاگەیاندنەکان زۆر جار پەیامەکە بە شێوەیەک بڵاو دەکەنەوە کەوا هاندانە لە بۆ بڵاوکردنەوەی یاخود دووباربوونەوەی تاوانەکە. ئەم لێت نەشارمەوە هەر کە تاوانەکەی شاری هەولێر ڕوویدا و بە پێی پسپۆڕی خۆمان تەواو دیقەتی با بڵێن میدیام کرد کەوا چۆن پەیامەکە دەگەینیتن. لەگەڵ چەند برادێکی خۆم ڕۆژی هێنی گوتم ئەو تاوانە دووبارە دەبتەوە لە چەند شوێنێکی دیکەش، لەبەرەوەی دەمزانی کە گەیاندنی پەیامەکە بە شێوەک بوو هاندانی لەگەڵ بوو. لە بۆ نمونە زۆر جار تۆمەتبارەکە وەکو با بڵێن پاڵەوانێک نیشان دەدرێتن، کەسێک توانی ئەوەندە کەسە بکوژێ یعنی و توانی یعنی ئیشێکی باشی کردێ. لە بۆ نمونە گەیاندنیان بەو شێوەی کە ئێستا هەیە زۆر خراپە. لە بۆ نمونە نیشاندانی هەندێک گوردەکاری یان هەندێک لە با بڵێن سایتەکانی سۆشیال میدیا بەداخەوە بەشێکیان نابەرپرسانە هەندێک زانیاری نادروست بڵاو دەکەنەوە دەربارەی شخصەکە، دەربارەی کەسەکە، دەربارەی خێزانی، دەربارەی هەندێک گوردەکاری ناوماڵ کە ناکرێتن بەر لە لێکۆڵینەوەکان ئەو زانیاریە بگەێنرێ. ئەمە هەمووی وا دەکاتن تاچی کورد هەست بە ئارامی نەکاتن.